بینەرانی بەڕێز خۆمان بە بەختەوە ڕێزانین کە بە بەرنامەیەکی تری کرێکار دێینەوە لاتان. تەوەری بەرنامەی ئەمجارەمان توانای کڕینە بابەتەکانی پەیوەندیدار بەم بابەتەوە بۆتان شیەکەینەوە. سەرەتا بزانین هەواڵە گرنگەکانی حوتوی پێشوو چییە؟ کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکەرانی ئێرانتایر لە بەردەم ڕێکخراوی بۆنیادی مستەزعفان. یەکێک لە کرێکەرانی ئەو کارخانەیە لە وتوێژ لەگەڵ ئیلنا وتی بۆنیادی مستەزعفان وەک خاوەنی سەرەکی کارخانەی ئێرانتایر سەبارەت بە داخوازی کرێکەرانی ئەو کارخانەیە کەمتەرخەمە و ئەو بەڕێوەبەرانەی لەلایەن ئەو ڕێکخراوەیە بۆ کارخانەی ئێرانتایر دیاری دەکرێن ویست و داخوازی کرێکەران لە بەرچاو ناگرن. ئەو ڕێژەیەی کرێکەرانی سەرقاڵبەکاری لەو کارخانەیە 600 کرێکار بەراورد کرد و ڕوونی کردەوە ویستی ئەو کرێکارانە بە دوادەچوونی مافی بەرهەمهێنان بەڕێوەبردننی یاسای پلەبەندی جۆری پیشەکان و ناوی پیشەکان لە لیستەکانی بیمەدایە. بەوتەی ئەو کرێکارە لە کۆتایی ساڵی ڕابردوو بەڕێوەبەری ئەو کارخانەیە پێبەند بە بەڕێوەبردننی ئەو یاسایە کرابوو. ئەو کرێکارە بەوە بیرهێنانەوەی ئەوەی کە بە دوادەچوونی ویستی کرێکاران تا ئێستا بۆ هەندێک لە کرێکارانی ئەو کارخانەیە گرفتی ساز کردووە و ڕوونی کردەوە یاسای پلەبەندی شغڵی کرێکارەکانی ڕۆژکار نزیک 5 ساڵ پێش پەسەند کراوە کەچی تا ئێستا بەڕێوە نەبراوە. ئەو لە کۆتاییدا ئاماژەی بەسەردان و چاوەدێری چەندین جاری بەرپرسانی بەڕێوەبەرایەتی تەعاون کار و ڕەفای کۆمەڵایەتی کردووتی تا ئێستا بە دوادەچوونی بەرپرسانی بەڕێوەبەرایەتی تەعاون و کار بە مەبەستی چارەسەری گرفتی کرێکاران بە هیچ ئاکامێک نەگەیشتووە و گرفتەکان هەروە بەردەوامن. بڕانەوەی حکمی زیندان بۆ چالەکانی کرێکاری بۆکان. کمیتەی هاوەهەنگی بۆ پێکێنانی ڕێکخراوە کرێکارەکان بڵاوی کردوتەوە کە دادگای پێداچوونەوەی کوردستان حکمی زیندانی 5 چالاکی کرێکاری شاری بۆکانی بۆ جارێکی دیکە پشتڕاست کردوتەوە. بەپێی ئەم حکمە جەماڵ میناشیری و هادی تەنومەند هەریەک بە 3 ساڵ و حکمی تەعزیری و هەروەها هەریەکە لە قاسم مستەفاپور، ئیبراهیم مستەفاپور و محەممەد کەریمی هەریەک بە 2 ساڵ زیندانی حکم دراون. وەک هەواڵەکەی کمیتەی هاوەهەنگی ئاماژەی پێداوە ئەم چالاکە کرێکاریانە ڕێکەوتی 29 سەرماوەزی ساڵی 1391 بە تاوانی بەشداری لە کۆبوونەوەی گشتی کمیتەی هاوەهەنگی دەست بەسەر و هەر یەکەیان پاش 3 ڕۆژ ڕاگیران لە زیندان با وسیقەی 30 میلیۆن تمەنی باشێوەی کاتی ئازاد کرابوون. کرێکارانی کوورەخانەی ئاجۆرجیل 11 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. ڕەحیم باوی سەرۆکی شورای ئیسلامی کوورەخانەی ئاجۆرجیل وتی ئەو کارخانەیە مانگی جۆزەردانی ساڵی ڕابردوو بەهۆی گرفتی ماڵی داخرابوو لە کۆتایی هەمان ساڵ واتە مانگی ڕەشەمەکەی دەستی بەکار کردبووەوە. ئەو هەروەها وتی لە کاتی دەست بەکاربوونەوەی کوورەخانە خاوەنکار لە حزوری بەرپرسانی ئیداری کاری شەرقی ئەهواز بەڵێنی دانی هەقدەستی دواکەوتوو لەگەڵ جەژنانەی ساڵەکانی 91 و 92 بە کرێکاراندا کە تا ئێستا ئەو بەڵێنانە وەدی نەهاتوون. ناڕزایەتی سنفی 5000 کرێکاری کانگای بەردی ئاسنی بافق پێی نایە 1 مانگ. فەرمانداری شاری بافق بە ئاماژە باسی ڕۆژەبوونی مانگرتنی کرێکارانی کانگای بەردی ئاسنی ناوەندی ئەو شارە جەختی کردەوەکە لە کۆبوونەوەی 2 حوتو لەوە پێش لەگەڵ وەزیری کار شازە داواکاری سنفی کرێکاران قبول کراوە. مهدی تەلای مقەدەم وتی بەشێک لە کرێکاران خوازیاری گەڕانەوە بۆ سەرکارەکانیانن بەڵام کۆمەڵێکی دیکە لە کرێکاران بە دوای داواکاری زۆرتردان. ئەو سەبارەت بە داواکاری کرێکاران سەبارەت بە گۆڕینی بەڕێوەبەری گشتی کانگای بەردی ئاسنی بافق ڕوونی کردەوە. گۆڕینی بەڕێوەبەری گشتی کانگا تا ئێستا لەلایەن کرێکارانەوە ڕانەگەندراوە و ئەوانەی ئەو قسەیە دەکەن بە دوای جێگرتنەوەی بەڕێوەبەری گشتی و نیۆنەری مەجلسن. ئەو لە ئاماژە با پیسی لە ڕادەبەدەری ژینگەی شاری بافقوتی کاری کرێکارانی کانگای ناوەندی بەردی ئاسنی بافق سەخت و تاقەت فڕوکێنە و لە هەمان کادا پەڕمەترسی و پیسی ژینگە و ئاو هەوای ئەو شارەش بەهۆی ئەو کانگایە زۆر بەرچاوە. زۆرێک لە بنکە خەیرخوازیەکان کاری ئاگاداری لە کەم ئەندامانی ئەو شاریان و ئەستۆ گرتووە و ئامارەکان ئەوە نیشان دەدەن کە مناڵانی کەم ئەندام لەو شارە لە چاو باقی شوێنەکانی دیکەی ئێران زۆرترە و ئەوەش بەهۆی بوونی ئەو کانگایانەیە. هەڵاواردنی کاری بەسەر کرێکارانی ژندا سەپاوە. لەیلا بەهاری نوێنەری کرێکارانی شرکەتی مخابراتی نیک بۆڕەش سەبارەت بە هەڵاواردنی پیشەیی وتویەتی
زۆربەی ژنانی کرێکار ئاگاداری پێشێلکردنی مافی خۆیان لە شوێنی کار نین. هۆکاری ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەڵسوکەوتە کۆمەڵایەتیەکان پێیان قبول کردوون کە کەشی ئێستا ئاڵوگۆڕی بەسەر نایەت و بەو شێوەیە هەڵاواردنی کاری بەسەریاندا سەپاوە. نوێنەری کرێکارانی شرکەتی مخابراتی نیک بۆڕێژ وتی ژنانی کرێکار هەموو کات گیرۆدە و نیگەرانی پاراستنی ماڵ و منداڵی خۆیانن و لە کەشێکی لەو چەشنەدا کە شوێنەکانی کار شوێنی ڕاگررتنی منداڵیان تێدا نیە و ئەمەش نیگەرانیەکانی ژنان بە چەند قات زیاتر دەکات. ناوبرا و وێڕای باسکردن لە سنەتی کۆمەلگا کە بە تەواوەتی بەرپرسیارەتی منداڵان بەدایکە وتی لە زۆربەی ماڵەکان باوک بە شێوەی ئاسایی خۆی بە منداڵەوە سەرقاڵ ناکات. ئەوە لە حاڵێکدایە کە کرێکاری ژن لە دوای تەوابوونی ئەرکەکانی لە شوێنی کارەکەی شتیفتی دووهەمی کارەکەی چاوەدێریکردنی ماڵ و منداڵیەتی لە وەها کەشێکدا نابێت چاوەڕوانی ئەوەمان هەبێت کە کرێکاری ژن توانای جەستەیی و فکری بۆ چالاکی سنفیەکانی هەبێت. بە وتەی لەیلا بەهاری داسەپاندنی هەڵاواردن لە دانی هەغدەستەکانیش لە کۆمەلگای کرێکاری بووەتە باو و کرێکارانی ژنیش قبولیان کردووە کە کرێکارانی پیاو دەبێت هەغدەستی زۆرتر وەربگرن. ناوبراو لە کۆتایی داوتی جیاوازی هەغدەستەکان لە لقە بچووکەکان و دوور لە چاوەدێری دامەزراوە چاودێریەکان بۆتە باو. کرێکارانی ژن بە هەغدەستگەلێکی کەمتر و بە بێبوونی بیمەی کار دەکەن. کرێکارانی شارداری شنۆ موچەی ماگانیان پێ نادرێت. کرێکارانی بەناو خەدەمات شەهری شارداری شنۆ لە ڕۆژانە بە ماڵینی شەقامەکان ئاوەدانی دارۆپارکەکان و کۆکردنەوەی زبڵی ماڵەکان موچەی ماگانە وەردەگرن هەموو کات بەهۆی نەدانی ڕێک و پێک و لە جێی خۆی موچەکەیان تووشی کێشە و گرفت دەبنەوە. ئەم کرێکارانە زۆرینیان لە کەسانی هەژار و بێدەرەتان پێکاتون و بۆ بژیوی ژیان و پەیداکردنی نانی شەو ئەو کارە دژوارێن هەڵبژاردووە و بە ڕۆژانە زیاتر لە 10 کاتژمێرکاری بێوەچان و مانگانە 700 تا 1 میلیۆن تمەن پوڵ وەردەگرن. وەک خۆیان باسییان کردووە و ئەم بڕە پوڵە لەم دۆخە قەیراناویەی ئێستاکەی کوردستاندا بەشی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان ناکات و بەو شێوە بەرپرسانی شارەداری هیچ کات مانگانە و موچەی ئەم کرێکارانە لە کاتی دیاریکراو نادەن و ئەمەش کێشە و گرفتەکانی ئەم کرێکارانەی بە چەند قازیات کردووە. گیان لە دەستدانی دوو کرێکار لە زەنجان. بە پێی هەواڵەکان جعفەر کوردلو جێگری کۆمەڵایەتی فەرماندەی ئینتیزامی پارێزگای زەنجان ڕایگەیاندووە ڕۆژی یەکشەمە لە ئاوایی قەمچای شارۆچکەی ئەیجرودی سەر بە پارێزگای زەنجان دوو کرێکاری کۆمپانیایەک کە سەرقاڵی کەندنی کاناڵی زێراب بوون دیواری زێرابەکە دەڕوخێت بەسەریاندا و هەردووکیان بەو هۆیەوە گیانیان لەدەست ئەدەن. بەوتەی ئەو بەرپرسە ئەو دوو کرێکارە کە لە کاتی کارکردندا تووشی ڕووداوی کاری هاتوون و گیانیان لەدەستداوە تەمەنیان 37 و 38 ساڵان بووە. برینداربوونی 22 کرێکار لە هەولێر. حەسان ڕەمەزان لێپرسراوی ڕاگەاندنی لەقی هەولێری سەندیکای کرێکارانی کوردستان ڕایگەاندووە کەمێک پێش ئێستا بەهۆی داڕمانی بەشێک لە مزگەوتێک لە کاتی پرۆسەی بنیاتنانیدا 22 کرێکار بریندار بوون. وتیشی ئەمە ئامارێکی سەرەتاییە و دوای گەیشتن بۆ شوێنی ڕووداوەکە ئاماری تەواو و هۆکارەکەی ئاشکرا دەکرێت. مزگەوتەکە دەکەوێتە شاری زەیتون کە گەڕەکێکی نوێی شاری هەولێرە و دەکەوێتە نێوان ناحیەی دارەت و قەزای بنسڵاوە. بەپێی ئەو هەواڵە نەهومی دووەمی بینای مزگەوتەکە ڕووخاوە و ئاماری برینداربوونی کرێکارانیش پێ دەچێت لەوە زیاتر بێت و تا ئێستاش هۆکاری ڕوخانی بینای ئەو مزگەوتە ڕوون نەکراوەتەوە. دادگای باڵای ئێران سکاڵای کرێکارانی لە مەڕلانی کەمی هەغدەست ڕەت کردەوە. بەپێی هەواڵەکان عەلیەکبەر بەختیاری ڕایگەیاندووە پاش دەنگدانی لێژنەی پسپۆڕان و ڕاوێژکارانی محەممەد جعفەر مونتەزری سەرۆکی باڵا دەنگ بەوە درا کە ئاستی زیادکردنی هەڵدەستی کرێکاران لە ساڵی 1392 نایاسایی نەبووە. ساڵی ڕابردوو کۆمەڵێک لە نوێنەرانی کرێکارانی پارێزگایتاران سکاڵایەکیان لەم بارەیەوە گەڵاڵە کردبوو. ئەو کرێکارانە دەیانگوت بە پێی یاسا لانیکەمی هەغدەست دەبێت بە لەبەرچاوگرتنی نرخی هەڵاوسانی ڕاگەیەندراو لەلایەن ناوەندە دەوڵەتیەکان و تێچووی مانگانەی بنەماڵەیەکی چوارکەسی کرێکاری دیاری بکرێت. ئەو کرێکارانە بە پشتبەستن بە هەمان بنەما لە دادگای باڵای عەداڵەتی ئیداری ئێران داوایان کردبوو کە پەسەندکراوی ساڵی 92 کە بڕی 487,000 تمەن بوو هەڵوەشێننەوە و لانیکەمی هەغدەستێکی نوێ دیاری بکەن.
لانیکەمی هەغدەست لە ساڵی 92 لە چاو ساڵی ڕابردوو 25% زیاد کرا، ئەمەش لە حاڵێکدا بوو کە نرخی هەڵاوسانی ئەو ساڵا 32% ڕاگەیەندرا. هەڵاوسانی زۆر یەکێک لە کێشە ئابوووریەکانی ئێرانە، بەڵام لە ساڵی ڕابردوو نرخی هەڵاوسان لە سنووری 40% تێپەڕی، ئاستێک کە لە ساڵی 1374 بەملاوە بێوێنە بووە. چاوەدێرانی ئابووری دەڵێن هەڵاوسانی زۆر دەبێتە هۆی کەمبوونەوەی داهاتی واقعی موچەگران. لە ساڵی 1393 لانیکەمی هەغدەست 608,000 تمەن دیاری کرا. ناوەندە کرێکاریەکان لە ئێران دەڵێن تێچووی مانگانەی بنەماڵەیەکی چوارکەسی کرێکاری لە ئێران پتر لە 1,700,000 تمەنە. دواکەوتنی هەقدەستی کرێکارانی کاشی سەمەند 75 کرێکاری کارخانەی کاشی سەمەندی سمنان کە لە سەرەتای ساڵی 1393 بە شێوەی گرێبەستی لەو کارخانەیە دامەزراون ماوەی 2 مانگە هەقدەستیان وەرنەگرتووە و حەقی بیمەکەشیان نەدراوە. یەکێک لە کرێکارانی ئەو کارخانەیە وتی کارخانەی کاشی سەمەند لە مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو بەهۆی کێشەی ماڵی داخرا و نزیک 150 کرێکاری ئەو کارخانەیە بێکار بوون. خاوەنی ئەو کارخانەیە سەرەڕای نەدانی هەقدەستی 2 مانگی کرێکارانی گرێبەستی کە تازە دامەزراون هەقدەستی 150 کرێکاری پێشوش قەرزدارە. ئەو کرێکارە وتی خاوەنکار هەموو سەری مانگانە بەڵێنی دانی هەقدەسەکان بە کرێکاران دەدات، بەڵام پاش تێپەڕبوونی چەند مانگ هێشتاکە بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. زیادکردنی ساڵانی ڕێژەی حەقدەست لەو ئەرکانەیە کە بەپێی یاسایکار لە ئەستۆی کارفەرمایانی بەشی دەوڵەتی و تایبەتیە. لۆژیک و منتەقی ئەو زیادکردنش قەرەبووکردنەوەی زیادکردنی نرخی کەلوپەل یا بە وتەیەکی دیکە بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسانە. بۆ قەرەبووکردنەوەی ئەو گرانی و بەرزبوونەوەی نرخەکان زیادکردنی حەقدەستەکانیش دەبێت تاو ئاستە بێت کە توانای کڕینی حەقدەستێک کە کرێکار وەری دەگرێت دانەبەزێ، کە ئەگەر بە پێچەوانەکەی بێت ئەوە لە کردەوەدا ئەتوانین بڵێن حەقدەست کەمی کردووە، بۆ ئەوەی کە توانای کڕینی کرێکار یان حەقدەست بگیر کەم نەکات و لە چاوی ساڵی ڕابردوو بنەماڵەکەی تووشی هەژاری و بێبەشی زۆرتر نەبێت، هەر ساڵ لانیکەمی حەقدەست دەبێت هاوسان لەگەڵ نرخی هەڵاوسان زیاد بکات. لە وڵاتانەی کە سندیکای کرێکاری بوونی هەیە و بە ئازادانە بەرگری لە مافی کرێکاران دەکات، پاراستنی توانای کڕینی حەقدەست بگیران ئەرکێکی سەرەکیانە و تەنانەت وەکو مافی دووهەمی بنەماڵی کرێکارانیش ئاستی خوشگوزەرانیان ڕەچاو دەکەن. بەڵام ڕاستی ئەوەیە کە لە ئێرانی ژێردەستی حکوومەتی ئاینی ئەو پرسە گرنگ و سەرکێشکەوتۆتە ژێر کاریگەری دواکەوتویی سەرکوت و گەندەڵی سیستمی حکوومەتی. ئەگەرچی بە ناو بڕیارە کە دەوڵەت و ڕێکخراوەکانی پەیوەندیدار لە ڕێگای شۆرای باڵای کار ئاستی توانای کڕینی خەڵک بپارێزن، بەڵام بەهۆی ڕوانگەی بەرتەسکی ئەمنیەتی ئایدۆلۆژیک، کێشە و قەیرانی ئابووری، گەندەڵی و پاوانخوازی لە دەسەڵات و داهاتوای کردووە کە حکوومەتی ئیسلامی لەو ئەرکە خۆی لابدات و کۆماری ئیسلامی بە پێچەوانی دروشمەکانی هەرگیز و هەرگیز نەیویستەوە و نەیتوانیەوە بۆ بەرزبوونەوەی ئاستی ژیان و خوشگوزەرانی چینی هەژار و کرێکار هەنگاوێکی تەنانەت بچوو هەڵبگرێت. راپۆرتێک لەم بارەوە دەبیستین. هەڵاوسان و بەرزبوونەوەی نرخەکان و بەتایبەت زیادکردنی نرخی هەڵگرەکانی وزە و سوتەمەنی لە فازی دووهەمی ئاماژدارکردنی سۆبسیدەکان واتە هەدەفمەندکردنی یارانەکان کاریگەری ڕاستەوخۆی نەرێنی لەسەر ژیانی چینی کرێکاری ئێران بەدی دێنێت تا ئەو جێگایە کە کارناسانی بازار لەو باوەڕەدان توانای کڕینی ئێستای ئەو چینە لەسەر هەقدەستی 680,000 تمەن تەنیا بۆ 10 ڕۆژی یەکەمی مانگ بڕدەکات. بەواتای دیکە زیادکردنی لانیکەمی هەقدەست لە ئێران کە لە ڕاستیدا بۆ ڕاگرتن و پاراستنی توانای کڕینی خەڵکە لە بەرامبەر زیادکردنی نرخ و هەڵاوسانی ناو کۆمەلگا تەنیا بۆ 10 ڕۆژی یەکەمی مانگ کارایی هەیە و 20 ڕۆژی دیکەی مانگ کرێکاران بەتوندی توانای کڕینی خۆیان لەدەست ئەدەن و لە کردەوەدا درزێکی بەرچاو و کاریگەر لە نێوان داهات و تێچووی بنەماڵەکان دێتە ئاراوە. بەپێی راپۆرتەکان لە ئەمساڵ جێبەجێکردنی فازی دووهەمی گەڵاڵی ئاماژدارکردنی سۆبسیدەکانیش بووەتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی نائاسایی نرخەکان لە ئێران لە چاو هەڵاوسانی نۆرماڵی سەری ساڵ، هەر ئەوەش بۆ خۆی بووەتە هۆی دابەزینی توانای کڕینی لانیکەم هەقدەستێک کە ئەمساڵ بۆ کرێکاران پەسەند کراوە و لە کردەوەدا بەرزبوونەوەی 160,000 تمەنی هەقدەستی کرێکاران تەنیا بۆ ڕاگرتنی توانای کڕینی مانگانەی ئەو چینە سرف دەبێت و توانای کڕینی نوێ بۆیان بەدی ناهێنێت. ئەگەرچی هەروەک ئاماژەمان پێکرد دەوڵەتی کۆماری ئیسلامی لە گەیشتن بۆ ئامانجەش سەرکەوتوونە بۆ و
توانای کڕینی کرێکەران لە چەو ساڵی پار تەنیا بۆ 10 ڕۆژی یەکەمی مانگ لە یەک ئاست دەمێنێتەوە و 20 ڕۆژی دواتر بە توندی لەگەڵ قەیران دەستە و یەخە دەبن. ئەوەش لە کاتێکدایە کە سکرتێری کانونی هاواهەنگی شوراکانی ئیسلامی کاری پارێزگای تاران لاوتوێژێک لەگەڵ ماڵپەڕی مهر دان بەسەر ئەوەدا دەنێت کە لە خواردبوونی هەقدەستەکان و مەودای زۆری نێوان هەقدەست لەگەڵ تێچووی بنەماڵەکان ژیانی ئاسایی چینی کرێکار و سەبەدی مەعیشەتیە و چینە لەگەڵ کێشە و گرفتی زۆر جدی بەرەو ڕوویە. ئەوەش لە کاتێکدایە کە لە زۆربەی وڵاتان هەر شێوە یارمەتی دەوڵەتان بە سەرنجدان بە پێوانەی توانای کڕینی خەڵکو و ڕاگررتنی ئەو توانایە دەدرێت. ناوبراو ئاماژە بە خاڵێکی سەرنجڕاکێش دەکات، ئەویش ئەوەیە کە دەوڵەت لە شوێنی ئامانجدارکردنی سۆبسیدەکان داهات و دەرامەت بەدەست دێنێت و ئەو خاڵە کاریگەری نەرێنی و ڕاستەوخۆی لەسەر ژیانی کرێکەران دەبێت. بە وتەی ناوبراو ئەگەر دەوڵەت نەتوانێت بەرزبوونەوەی نرخەکان لە بازار کۆنتترۆل بکات، بەڵێنەکانی لە شۆرای باڵای کار بۆ کۆنتترۆلی هەڵاوسان لەگەڵ پرسیاری جدی بەرەوڕوو دەبێتەوە. ئەوەش لە کاتێکدایە کە ئامارەکان ئەوەیان سەلماندووە تاکو ئێستا حکوومەتی ئیسلامی و دەوڵەتی ڕۆحانی لەو بوارەدا هیچ سەرکەوتنێکیان بەدەست نەهێناوە. بە هەر شێوە لە گەشتبینانەترین حاڵەتدا لانیکەمی هەغدەستی ئەمساڵی کرێکاران زیاتر لە 10 ڕۆژ لە مانگ توانای کڕینی نابێت. ئەو بەرپرسەی شوراکانی ئیسلامی کار دەڵێت بەداخەوە لە کاتی ئێستادا لانیکەمی هەغدەستی کرێکاران لە ئێران یەکێک لە کەمترین ڕێژەکانە لە ئاست ناوچە و جیهان و بە هیچ شێوەیەک ناتوانین لەگەڵ وڵاتانی کەندا و بەراوردی بکەین. بەپێی ئامارەکان بۆ نمونە ئەگەر لانیکەمی هەغدەست لە ئێران و بەپێی ڕێژەی ئەمساڵ لە بەرچاو بگرین لە ئێران 200 دلارە، بەڵام لە هەندێک لە وڵاتانی ناوچەکە مانگانە تا 4600 دلار هەغدەستی کرێکارانە. ئەوەش لەبیر نەکەین ئەگەر بێت و هەلومەرجی کۆنتترۆل نەکراوی بەرزبوونەوەی نرخەکان لە فازی یەکەمی ئاماژدارکردنی سۆبسیدەکان دووپات ببێتەوە، بارودۆخی ژیانی کرێکاران لەوەی ئێستاش خراپتر دەبێت و قەیرانێکی بێوێنە دروست دەبێت. لەم نێوانەشدا عەلی ڕەبیعی وەزیری کاری دەوڵەتی ڕۆحانی جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە بۆ قەرەبووکردنەوەی باری ماڵی فازی دووهەمی ئاماژدارکردنی سۆبسیدەکان بە هیچ شێوە هەقدەستی کرێکاران زیاد ناکرێتەوە. بینەرانی بەڕێز زۆر سپاسانەکەین کە تام کاتە لەگەڵمان بوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە ماڵاوە.